ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی شاری تکریت لە سەرەتای ئەم هەفتەیەوە دەستی پێکردووە و ژمارەیەکی زۆری هێزە سەربازەکانی عێراق بەشداریان لەم پرۆسەیەدا یاخود لەم ئۆپەراسیۆنەدا کردووە و بەپێی ئەو گرافیکی کە ئامادەمان کردووە زیاتر لە 27,000 سەرباز و هێزە ئەمنیەکانی عێراقی بەشداریان کردووە. لە نێو ئەم 27,000 سەربازەدا زیاتر لە 9,000 یەکە سەربازەکانی عێراق و پۆلیسی فیدراڵی عێراقیە. سەرڕای ئەوە ژمارەیەکی زۆری حەشدی شەعبی کە بە زیاتر لە 18,000 حەشدی شەعبی ئەژمار دەکرێت کە بەشدارن لەم ئۆپەراسیۆنە بۆ کۆنتڕۆڵکردنەوەی شاری تکریت. دیارەم ئۆپەراسیۆنە بۆ سەر شاری تکریت لە چەند قۆڵێکەوەیە، لە چەند میحوەرێکەوە هێرشەکە بۆ سەر شاری تکریت دەستی پێکردووە. هێرشی یەکەم لە باشووری ڕۆژئاوای تکریتەوە دەستی پێکردووە بۆ سەر شاری تکریت. هێرشێکی دیکە لە باشووری ڕۆژهەڵاتەوە بۆ شاری تکریت دەستی پێکردووە بۆ ناحەی بەلەد و قەزای دۆرەوە لێەوە بەرەو شاری تکریت دەستی پێکردووە تا لە ڕۆژهەڵاتەوە بەرەو شاری تکریت. هێرشێکی دیکەمان هەیە لە باکووری شاری تکریتەوە لە ڕێگەی مسڵ و بێجێوە لە لای سەربازگەی سپایکەرەوە دەستی پێکردووە بۆ سەر شاری تکریت و بۆ کۆنتڕۆڵکردنەوەی شاری تکریت. ئەگەر ئێمە بچینە سەر ناو خودی شاری تکریت کە لە ئێستادا شەڕی کۆڵان بە کۆڵان لە شاری تکریت لە ناو شاری تکریت دەستی پێکردووە لە چەند قۆڵێکەوە چوونەتە نێو شاری تکریتەوە. هێرشی یەکەم لە باشووری شارەکەەوە واتە لە ڕێی عۆجەوە زێدی لە دایکبوونی سەدامەوە ئەچێتە نێو شاری تکریت، ئەویش لە لای نەخۆشخانەی تکریتەوە دەستی پێکردووە. هێرشی دووەم دەستی پێکردووە لە ڕۆژئاوای شارە کە لای ڕێی سەرەکی شاری تکریتەوە چۆتە نێو کۆڵانەکانی شاری تکریتەوە. هێرشی سێەم لە باکووری شاری تکریتەوە لە سەربازگەی سپایکەرەوە بەرەو کۆلێژی پەروەردە و گەڕەکی قادسی و بەرەو زانکۆی تکریت و سەلاحەدین لێەوە دێتە نێو شاری تکریتەوە بەرەو سنتەری شاری تکریت بەرەو لای پارێزگای شاری تکریت و بازاڕی شاری تکریت ئەو هێرشا دەستی پێکردووە. دیارە لەم هێرشەدا جۆرەها چەکی سووک و قورس لەم هێرشەدا بەشداری پێکراوە. لە گرنگترینیان تانک، دیارە تانکی سوپای عێراقی بەشداری کردووە و ڕۆڵی بەرچاوی هەیە وەگە بینین ئەمە تانکێکی سوپای عێراقیە نموزەجێکە لە ماگە سەیریکەین تا تێپەڕێ شیکارێکمان بەردەوام بێت. بەڵێ بینین تانکی سوپای عێراقی کە بەشدارە لەم شەڕەدا لەگەڵ چەندین تۆپی دوورهاوێژ بەشداری لەم ئۆپەراسیۆنەدا کردووە. سەرڕای ئەمە هێزی ئاسمانی سوپای عێراقی بەشدارە لەم پرۆسەیەدا بەبێ هێزە هاوپەیمانەکان هێزی ئاسمانی هاوپەیمانەکان وەگە بینین فڕۆکەی سوپای عێراقیە کە بەشدارە. دیارە فڕۆکەی هاوپەیمانان بەشداری نەبوون لەم ئۆپەراسیۆنەدا. فڕۆکەی سوپای عێراقیە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە هێزە ئاسمانەکانی عێراق ئەمریکا و هاوپەیمانان بەشداری نەکردو ئەوەیە کە زیاتر ئەم جەنگە وای ئەڕوانن لێی کە بەرپرسە سەربازەکانی ئێرانی بەشداری تێکردو بۆیە هێزە هاوپەیمانەکان بەشداریان نەکردو بە هێزی ئاسمانی. هۆکارێکی دیکەوەیە کە دەوترێت حکوومەتی عێراقی هاوپەیمانانی ئاگادار نەکردوێتەوە لەم ئۆپەراسیۆنە. ئەگەر بچینە سەر پارێزگای سەلاحەدین بەگشتی شاری تکریت و تەواوی پارێزگاکە، دیارە شاری تکریت سنتەری پارێزگای سەلاحەدینە، ڕوبەری گشتی پارێزگای سەلاحەدین زیاتر لە 24,000 کیلۆمەتر چوارگۆشەیە. هاوکات دانیشتوانی پارێزگای سەلاحەدین بەپێی ئامارە ڕسمیەکان زیاتر لە 1,441,000 دانیشتوانی هەیە بە تەواوی قەزاکانی سەر بە پارێزگای سەلاحەدین. ئەگەر بچینە سەر قەزا و ناحەکانی سەر بە پارێزگای سەلاحەدین دیارە ناوەندی شاری تکریت و زیاتر نزیکەی 8 قەزا پێکاتووە. یەکێک لەو قەزانە قەزای کوردیە کە دووسخورماتووە لەگەڵ قەزای سامەڕا کە زۆرترین ژماری دانیشتوانی هەیە و هاوکات قەزای بێجی و دۆر و دجێل لەگەڵ زیاتر لە 7 ناحیە سەر بە پارێزگای سەلاحەدینە. ئەگەر بچینە سەر پێکاتەکانی پارێزگای سەلاحەدین لە پارێزگای سەلاحەدین زیاتر لە 90 عەرەبە پێکاتەی عەرەبە زیاتر لە 100 پێکاتی کوردیە کە زیاتر لە ناوچەی دووسخورمات و نیشتەجێن و بەشێکیشی زیاتر نزیکەی لە 130
تورکمانە سەبارەت بە پێکاتەکانی دیکەش یاخود جیاوازی نێوان پێکاتی شیعە و سونە بە کۆی پێکاتەکانی دیکەوە سونە لە سەدا زیاتر لە سەدا 78 پارێزگاکە پێک دێنێ و شیعەش لە سەدا 22 پێک دێنێ دیارە شیعەی تورکمان و شیعەی لایەنەکانی دیکەش هەیە پێکاتەکانی دیکەش زیاتر لە سامەڕا و لە دووسخورمات و ئەو ناوچانە نیشتەجێن.